من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. هەموو ساڵێک لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پڕۆژەی خێرخوازی ڕادەگەیەنێت. یەکێک لەو پرۆژانە هاوکاریکردنی کەمەندامان و نابینانە. ئەمڕۆ لە شاری کەرکووک دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری خۆراک دابەش دەکات بەسەر زیاتر لە 100 هاوڵاتی کەمەندام و نابینایی شاری کەرکووکدا. بفەرمونون لەگەڵمان بن. سڵاو ڕێزمێ بۆ دەستگای خێرخوازی ئەمڕۆ لە شاری کەرکووک هاوکاری نابینایانیان کرد. زۆر سپاسی کۆمەڵی ئیسلامیەکەم هیوادارم هەموو کاتێ نەک تەنها ڕەمەزانەکان نابینایانیان لەبیر بێ بەڵکو بە هەموو نەتەوەیەک هاوکاریان بکەنێتتر. زۆر سپاسانە. تا دەستخۆشی لە جەناوتانەکەم و دەستخۆشی لە ڕخراوی دەستگای خێرخوازیەکەم هیوادارم هەموو کات و ساتێکی هەم بە سەرکەوتی کارێکی خۆیان ئەنجامدان و دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانەکەم کە بەشدار بوونە. دەستخۆشی لە سەرۆک ڕخراوەکەشمانەکەم بەڕاستی ئەوان مای خۆشحاڵیە کە مای چەند ساڵێکە ئەوان کە پشتگیری ئێمەیان کردو و بەرژەوەندی ئێمەیان وەستووە بۆ ئەوەی ئێمە بتوانین کە بەیارمەتی ئەوان هاوکارەکانی خۆمان وەرگین. هیوادارم هەموو کات و ساتێکان هەر سەرکەوتوو بەختەوە بن. کەند ئەمان هیچ ئیشوکارێکیان نییە، هیچ کار کەساوەتێکیان نییە، ناتوانن ئەو کەساوەتی کە کەسی ساسا هەنی بیکات کە خاڵ پێدەستی تایبەت ناتوانن بیکات. چونکە وە پێستەکە لە ئێستاە هاوکاری بکرێت ئەگەر چی بەلانی کەمش بێت. خۆشیان لێکەم هیوادارم هەموو کاتێک بەڕاستی هەموو کاتێک و هەموو لایەنێک ئاوە خزمەت بە خاوەن پێداویستی تایبەتکەن. بەڕاستی ئێمە پێویستمان پێێتی ئێمە کەسانێکین کە ئەوە نییە بڵین ئەچینە سەرجادەکان و سوال ئەکەین، بەڵام هەر کەسێک کە خێر ئەکات قەیچێکە بە ئێمەی لەبیر بێ و هەم خوای گەورەش ئیشەڵا لێ ڕازی ئەبێت ئیشەڵا چێتە بەهەشت بێ. دەستان خۆش بێ و ئیشەڵا هەمیشە هەر سەرکەوتوو بن. شەکەی دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامی و دەستگای بەخشینەکەین. هیوادارم سەرکەوتوو بن و دەستخۆشی لە کاکادیشەکەن. بەڕاستی هیوادارم بەردەوام بن. بەڕاستی کارێکی پیرۆزە. خوای گەورە ئاسانکاریتان بۆ بکە بۆی هەموو لە خاوەن پێداویستی تایبەت بێبەش نەکەن. خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی شایانی هە زۆر شتن، بەس دەستخۆشی لە دەستگای بەخشین و هەروەها لە کاکادی بەڕێزەوە هەوڵ تێکۆشانەدا بۆ ئەوەی کەوە خاوەن پێداویستی تایبەت لە هەر شوێنێک یارمەتیەکە بێگەێنێتە خاوەن پێداویستی تایبەت. زۆر زۆر سوپاستانەکەین و هیوادارم سەرکەوتن و بەردەوام بن. خوای گەورە ئاسانکاریتان بۆ بکە و سەلام عەلەیکوم. پێشێ لە هەرز کارە جوانەکانی کۆمەڵی ئیسلامی بەرنامەی بەخشینە کە هەموو ساڵێک پێدا دەچێتەوە
دیارە بەرنامەی بەخشین تەنها شاری سلێمانی نەگردوێتەوە خۆشحاڵان لە 2 ساڵە ئێستا شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی هەمووی گردوێتەوە تەنانەت هەتا شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستانش دیارە کەرکووکش بێبەش بۆ لەو کارەدا وەکو نابینایان وەکو یەکێتی نابینایانی کوردستان و لقی کەرکووک ئێمە دەستخۆشی خۆمان ئاراستەی هەموو کارمەندانی کۆمەڵ دەکەین کە لە کەرکووکدان ئەرک و ماندوێکی زۆران کێشتا تاکو نزیکەی 100 ماڵ لەو 100 خێزان کە سوودمەند دەبن لەو کارەدا تێیدا خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و هەژار و لەم مانگە پیرۆزەشدا دیارە ئەمە هیچێکە لەو کارە جوانانەی کە هەمیشە کۆمەڵی ئیسلامی تێیدا جوانتر دەبێت ئەویش بەرنامەی بەخشینە داواکاری لێزدانی مەزن پایەداریان کا و هەمیشە کاری جوانتر و جوانتر بکەن کەمەندامی زۆری هەیە هێچە لەوانە ڕێژەیە واتە تۆ کە نابینا بووی ڕێژەی کەمەندامێکت ئەتوانین بڵین سەروی پەنجاوە دەبێت بەڵام کەمەندامی خەڵکی کەمەندامی ئاسایی ئەتوانێت کاری کە بکە بەڵام وەکو نابینا بە هیچ شێوەیە ناتوانێت کارەکەشی لەدەست دەڕوا بۆیە موسەکەشی تەنانەت بەشی بژێوی ژیانی خۆشی ناکە نەکوم خێزانەکەی دیارە هاوکاری ئەو کەسانە هەرچێکی سەرشانی هەموو موسڵمانێکە نەکوم تەنها بەس بەرنامەی بەخشینی کۆمەڵ بەخشین نەوەی بێکەسان دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە هەوڵ دەسێت بە هاوکاریکردنی 4,000 خانەوادەی هەژار لە شار و شارۆچکەکان دیارە هەر لە درێژەی ئەو کار و چالاکیانە ئەمڕۆ بە پێخۆشحاڵی و هەڵساین بە هاوکاریکردنی نابینایانی کەرکووک کە بڕی 100 نەفەر بوون دیارە بە بۆنەی مانگی ڕەمەزان ئەم هاوکاریە هاتووە ئەمەش بریتە لەو سەبەتە خۆراکی کە هەر ماڵێک لە نابیناکان یەک سەبەتە خۆراک لەو خۆراکەی پێدەدێ بۆ ئەوەی ئەوانیش وەکو خەڵکی ئاسایی ژیانی خۆیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بەسەر بەرن دیارە ئەم چینە چینێکی زۆر مەزلومن لە هەموو شوێنەکانەوە بێبەش کراون دیارە ئێمەش ئەمە وەکو نووسینگەی بەخشینی کەرکووک هەڵساین بەسەرکردنەوەی ئەو چینە کە چینی نابینایان و لە شاری کەرکووک لێرەوە من ڕێز و دەستخۆشیم هەیە بۆ ئەو خێرخوازانەی کە بەردەوام هاوکاری ئێماکەن بۆ ئێمە درێژە بە کار و چالاکیەکانی خۆمان بدەین لێرەوە زۆر دەستخۆشییان لە یەکەم سڵاو و ڕێزم بۆیان هەیە دەستی ماندووبوونیان ئەکوژم خوای گەورە موفقیان بکە خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتیان بکە خوای گەورە نەخۆشی و دەرد و بەڵات بە دووریان بکە ئینشاءالله بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 960 11 0 965 0 25 ئەمە یەکەم هەنگاوی دەستگای خێرخوازی بەخشین بوو لە شاری کەرکووک بۆ هاوکاری هەژاران و کەمەندامان گرتمانەبەر هیوادارین خێرخوازانی بەڕێز بەردەوام بن لە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین تا بتوانین هەنگاوەکانی ترمان لە مانگی ڕەمەزان بگرینە بەر و هاوکاری هەژاران و کەمەندامان و نابینایانی شار و شارۆچکەکانی کوردستان بکەین تا بەرنامەیەکی تر و دەرفەتێکی تر بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ